ئەوەی یەکجار لەم ڕێگایەوە هات و چۆ بکات حەز ناکات جارێکی تر بەم ڕێگایەدا هات و چۆ بکاتەوە. قەنەعەت ئەگە ناچار نەبم ناتوانم ئەلێرەوە هاتوچۆ بکەم کە هاتوچۆ دەکەم بە دوودڵیەوە هاتوچۆ دەکەم لەبەر مەسەلەی حادیسەی زۆر و خراپی ڕێگاوبانەکە بەڵام ئیشەکەمان ناچارە هاتوچێ چی بکەین هیچ چارێکمان نییە. ئەمە وتەی شۆفێرێکە کە ڕۆژانە لە ڕێگای چوارقوڕنا دوکان هات و چۆ دەکات و بەهۆی خراپی ڕێگاکەوە بێزاری خۆی دەردەبڕێت. لە ساڵی 2012ەوە بڕیاری دووسایتکردنی ڕێگای چوارقوڕنا دوکان دراوە، بەڵام هێشتا ئەم ڕێگایە تەواو نەکراوە و ڕۆژانەش ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن ڕوودەدات. بەڕێوەبەری ئاوەدانکردنەوەی ڕاپەڕین دەڵێت بەهۆی نەبوونی پارەی نەختینە لە بانکەکان پرۆژەکە ڕاگیراوە. قۆناغی یەکەم کە لە چوارقوڕنەوە هەتاک و هیزۆپە ئەو بەشێکە ئێمە سەرپەرشتی دەکەین. زیاتر لە 95 ئەو قۆناغە تەواو بووە. تاکە گرفتی ئێمە ئەوەیە کە ئێستا پارەی نەختینە لە بانکەکاندا نییە بۆ ئەوەی ئەو پێشینەی کە بۆ کۆمپانیامان کردووە بۆی سەرف بکرێت. ئەگەر بێت و ئەو پارە سەرف بکرێت ئەو کێشەیە نەمێنێ ئێمە دەتوانین لە ماوەی مانگێکدا سەرجەم بورگەکان تەواو بکەین. بەنسبەت قۆناغی دووەمەوە ئەوەی من ئاگادار بم 150 زیاتری کارەکانی تەواو بووە. ئەویش بەهۆی نەبوونی نەختینە و نەبوونی سەرنەکردنی پێشینەکان پرۆژەکە لە ئێستادا وەستاوە و چەند مانگێک دەبێ وەستاوە. ئەوە قۆناغی سێمیش ئەوەی من ئاگادار بم تا ئێستا لە قۆناغی تەندەریندا واتە نەبووە بە ئەوەی کە بکرێتە بە پرۆژە و دەست بەکار ببێت. زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگاکانی دەرەوەی شار ڕوودەدەن. ئەم ڕێگایش کە هاتوچۆیەکی زۆری بەسەرەوەیە ڕۆژانە ڕووداوی دڵتەزێنی لێ ڕوودەدات کە خراپی ڕێگاکە هۆکارێکی سەرەکی ئەم ڕووداوانەیە. ئاماری ڕوودانی ڕووداوەکان بەڕاستی مەترسیدارن لە بەرزبوونەوەدان. لە ماوەی ئەو 4 مانگە ڕابردووی لە سنووری بەڕێوەبەراتی هاتوچۆی ڕاپەڕین بەداخەوە 66 ڕووداوی هاتوچۆمان هەبووە. لەم ڕووداوانی هاتوچۆیە 77 بریندارمان هەبوو و بەداخەوە 6 گیانە دەستدانمان هەبوو. بەداخەوە ڕووداوەکان بە زۆری لە دەرەوەی شارن. هەز ڕووداوێکیشکە لە دەرەوەی شار ڕوودا بە دڵنیاییەوە قوربانیەکانی زیاتر دەبێت. ڕێگای چوارقوڕنا دوکان لە ساڵی 2012ەوە بە گوژمەی نزیکەی 150 ملیار دینار بڕیاری دووسایتکردنی بۆ دەرچووە، بەڵام لەو کاتەوە کارەکانیان پرۆژەیە بە سستی دەڕوات کە بە 3 قۆناغ جێبەجێ دەکرێت و پارێزگاکانی سلێمانی و هەولێر و ئیدارەی ڕاپەڕین بەیەکەوە دەبەستێتەوە. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.